پیاوانیش بە هەمان شێوە پێویستە مێژوی خۆیان بناسن و کەسایەتی خۆیان پێش بخەن و خۆبوون لەلای خۆیان دروست بکەن. ئەم سیستمە دەسەڵاتدارە ئەم مێژووی پیا سالارانەیە شتێکی خۆشەدا بە پیاو. ئەویش چییە؟ دەسەڵاتداریە، نەیخاتە ئاستی ژێرەوە، بەڵکۆڵێ تۆ دەسەڵاتداری و ئەوە هی تۆیە. کاتێک پیا ئەمەی قبوڵ نەکرد ئەو کاتە هەنگاوێک بەرەو خۆبوون ئەڕوا. بەڵام کاتێک تۆ ئەمەش قبوڵ بکەیت و بژڵێ من نامەوێت ژنیش خۆی نەبێ، بێگومان ئەوە ڕاست نییە. بۆ ئەوەی کە خۆبوون دروست ببێت لای پیاو پێویستە ئەو سیستمە بناسێ. بێگومان ئەوەی من باسیەکەم ڕەنگە ئێوە بەڕێز زۆرتان ئەمە بزانن و ئەمە بخوێننەوە و قسەش بکەن باشتر لە منیش قسەی لەسەر بکەن و منیش بە هەمان شێوە. بەڵام ئەمانە چەندە کرددارین و چەندە بەرهەمیان هەیە. چۆن ئێمە بەڕاستەقینە قسە و کردارمان یەک بێ، چۆن بتوانین ئەو سیستمەی کە ئێمە لە قاڵب ئەدا فۆرممان پێ ئەدا جلوبەرگمان بۆ لەبەر ئەکا جوانی و ناشرینیمان پێبەخشێ، چۆن ئەمە گۆڕانکاری تیا بکەین. ئەمە زۆر گرنگە. ژنۆلۆژی خەریکی ئەم کارەیە و ئێمە لە ناوەندی ژنۆلۆژی لە کۆرسەکانمانە تا ئێستا کە تایبەتمان کردو بە ژنان، هەرتەنها بۆ ژنان و ژنان پێشەنگاتیەکەن یا ژنان نوێنەرایەتیەکەن، لە هەنگاوی دووەمانە کە لە چەند ڕۆژی داهاتووە دەست پێکە ئیتر قۆناغێکی شێوازێکی تری کارکردمان تایبەتە بێ بە پیاوان. چونکە ئێمە پێمان وایە ئەم گۆڕانکاریە، ئەم خۆبوونەی مرۆڤ، ئەم ڕێزداریە کە پێویستە بۆ هاوژیانی ئازاد، پیاوانیش هێندەی ژنان زیاتر. ئەگەر ژنان 2 جار پێویستیان بە هەوڵدان بێ، پیاوان 3 جار 4 جار پێویستیان بەوەیە کە ئەو کەسایەتیە لەبەر خۆیانە داماڵن و ئەو تێڕوانینە لاوازەی کە هەیەە بۆ ژن، ئەم ژنە چۆنە، ئەم ژنە چۆنە، ئەمە لە خۆیانە دەربکەن. کاتێک پیاوتوانی ئەو تێڕوانینە لاوازەی کە هەزاران ساڵە مێژوو بە ئاین و فەلسەفە و زانست و هەموو ڕێبازەکە هەموو شێوازەکانی تر لای دروستی کردووە، کاتێک پیاوتوانی ئەو کەسایەتیە ڕەت بکاتەوە و ئەو بەرگەی بۆی ئامادە کراوە، ئەو ڕۆڵەی کە پێی دراوە قبوڵی نەکا، ئەو کات ئەتوانین بڵێن ئێمە بەرەو ژیانێکی باشتر هەنگاوەنین. بۆ ئەمەش وەک باسمان کرد هەوڵدانی پێویستە